4 ساڵە هەموو کاتەکانی بۆ وەرزشی لەش جوانی تەرخان کردووە. بەشداری دەیان پاڵەوانەتی لە ناوخۆی وڵات و دەرەوەی وڵاتیشدا کردووە. دڵخۆش عەبدوڵڵا یەکێ لە ناوە دیارەکانی وەرزشی لەش جوانی و هێزی لەشە لە هەرێمی کوردستان و عێراقیش. دانیشتووی شاری ڕانیەم لە 2016ەوە دەستم کردووە بە یاری هەم یاری هێزی لەش هەم لەش جوانی هەتا ئێستا توانیمە نەتیجەیەکی باش بەدەست بێنم. ئیشەڵڵا هیوادارم لە داهاتوودا بەشداری لە پاڵەوانتیەکانی دەرەوە بکەم جیانی بتوانم نەتیجەیەکی زۆر باش بەدەست بێنم. پشتیوانی خێزان و ڕێنمایی ڕاهێنەرێکی بەتوانە ڕۆخۆشی کردووە بە پاڵەوانێکی لەش جوانی کە لە هەر کوێ کێبڕکەی هێزی لەش هەبێت بێد و دڵی ئامادەیە بەشداری بکات. ئەو لە هەموو کێبڕکەکاندا سەرکەوتووە، خۆشەویستی زۆری بۆ وەرزشی لەش جوانی وای لێ کردووە بێد و دڵی لە هەر کوێیەکی دنیا بێت بەشداری پاڵەوانێتی جیاجیا بکات. دەستخۆشی لە باوکم دەکەم لە ماڵۆشمان، بەڵام بە تایبەت لە باوکم مامۆستا ڕەواش ڕاهێنەرمە و زۆر لەگەڵم ماندووی هەڵێکی زۆری لەگەڵداوم، دەستخۆشێکی لێ دەکەم. لە منداڵیەوە ئاواتم بە تایبەتی عەزم لە یاری لەش جوانی بووە، لەخوا بە زیاد بێت زۆریش باش بووما تا ئێستا لەگەڵی ڕۆیشتووە، نەتیجەم باش بووە و بەڵام بەوەش کۆڵ نادەین. کۆرۆنا وەک چۆن لە دوومانگی ڕابردوودا هەمووانی ناچار بەمانەوە کرد لە ماڵەکاندا، بە هەمان شێوە ڕوخۆش عەبدوڵڵاشی لە دوو بەشداری گرنگی نێودەوڵەتی بێبەش کرد. ئەو کە بە شێوەیەکی ڕەسمی بە وڵاتی تورکیا و ئەڵمانیاش باکێش کراوە، بەڵام کۆرۆنا ڕێگری بەردەم گەشتەکەی بوو. لە ئێستاشدا وا بڕیارە لە نزیکترین کاتدا وەک کچە کوردێکی بەهێز ڕوخۆش عەبدوڵڵا بەشداری ئەم دوو پاڵەوانێتیە بکات. لە ئێستادا ڕوخۆش بە شێوەی بەردەوام مەشق دەکات. ئەو لە هەموو کێبڕکەکاندا تەنها چاوی لەسەرکەوتن و ئەنجامی باشە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان، ڕانیە.